خۆشبەختانە وەک ساڵانی ڕابردوو جارێکی تر کۆمپانیای ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ ئەم ساڵیش لەگەڵ بە بازارکردنی مۆدێلە نوێیەکانی ئایفۆن لە تەواوی جیهاندا ئێمەش لەسەر ئاستی عێراق وەک یەکەمین و تاکە کۆمپانیا مۆدێلی نوێی ئایفۆن دەخینە بازارەوە کە بریتین لە مۆدێلەکانی XS و XS Max. پیرۆزبایی ئەم هەنگاوە نوێیە لە تەواوی بەکارهێنەران و ئارەزومەندانی تەکنەلۆژیا دەکەین. لەوەی بۆ یەکەمین جارە کۆمپانیای ئەپڵ ئامێری دوو سیمکار دەخاتە بەردەست، گەرچی ئەم ئامێرە تەنها لە وڵاتی چین بەردەستە، یەکێک لە سیمکارتەکانی تەنها بۆ سێرڤەرەکانی ئەو وڵاتە بەکاردەهێنرێت. واروها ئامێرەکە نێتوەرکی سیستەمی نەوەی پێنجەمی ئیڤیدیۆی لەسەر جێگیر کراوە. ئامێرە نوێیەکانی کۆمپانیای ئەپڵ چیپسێتی A12 بایۆنیکیان بۆ بەکارهێنراوە کە لە 115 خێرایی ئامێرەکانی تری بۆ زیاد کراوە. و یەکەمین جارە کۆمپانیای ئەپڵ میمۆری ناوەکی 512 گیگابایت دەخاتە بەردەست. ئەم ئامێرە نوێیانە بۆ یەکەمین جارە ڕامی 4 گیگایان لەسەر جێگیر کراوە و هەروەها بۆ یەکەمین جارە کۆمپانیای ئەپڵ لە ڤیدیۆی ئامێرەکاندا HDR و هەروەها سیستەمی ستریۆ ساوندی بەکارهێناوە.